دووەمین کۆڕبەندی ئابووری شاری سلێمانی بەردەوامین ئەمڕۆ سێم ڕۆژ و کۆتاڕۆژی کۆڕبەندەکەیە. لەم ڕۆیە یەک دیبیت یەک پانێڵ هەبوو کە پێشکەش کرا. پەنەڵەکەش لەسەر تەکنەلۆژیا بوو، گرنگی تەکنەلۆژیا و کاریگەری لەسەر ژینگە، لەسەر تەکنەلۆژیای زانیاری بەگشتی لە بڵاتێک و لە ڕاهەندێکەوە باسی لێوە دەکەین وە گرنگی کۆڕبەندەکەش بۆ وەبەرهێنەران ئاشناکردنی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و سلێمانی و پارێزگای هەڵەبجە بە لایەن و جیهەتە سیاسیەکان، کارگێڕەکانی ناوەڕاست و باشووری عێراق تا چەند گرنگێکە وەبەرهێنەران لە ڕۆ سیاسیەکە و لە ڕۆدارایی و ئابوووریەکەوە سەپۆرت بکرێن، پاڵپشتی بکرێن بۆ ئەوەی ئەو بژانەوە یاخود ئەو داهاتی کە لە نێوخۆی هەرێمی کوردستانە هەیە هەر لە نێوخۆی هەرێمی کوردستانە وەگەڕ بخرێتەوە. لەم ڕۆژەوە باسی لێو دەکەن لەگەڵ هەرێکە لە بەڕێزان دکتۆر سەلام عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی سلێمانی لێرە ئامادەی هەیە. زۆر سوپاس و ئامادەبوون دکتۆر. هەروەها بەڕێز کاروان کەریم خان کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی دایک گروپن لە بەهەمان شێوە بەرهێنەرن. زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کاک کاروان ماندوو نەبن. دکتۆر سەرتا لە جنابتەوە دەستپێکەم، ئەم کۆڕبەندە بۆ دووەم ساڵ و دووەم گەڕێتی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. ئەم کۆڕبەندە جیاوازی چی بوو لەگەڵ ساڵی پێشوو یاخود لە گەڕی یەکەمدا؟ بەڵێ لە سەرەتادا دەستخۆشی لەو جێتا ناکەم بەڕاستی کەم کاریان گرتوتە ئەستۆ و بە شتێکی زەڕوری ئەزانین بەڕاستی وەکو بۆ کارکتەرێک بۆ جوڵاندنی ئاستی بازرگانی لە پارێزگای سلێمانیە. تەمان ئەمە دووەم جارێت بۆ ساڵی دووەمە ئەم کۆڕبەندە ئامادەکرێت و لە هەموو شتێکیش بە مروری وەخت تەمان کواڵیتەکەی و فراوانترە بێت و هەموو شتێکی بەرەو باشترە ڕوا. چ شتێکی فراوانتر و جیاوازتر بوو؟ جۆری ئەو جیهەتانی کە بەشداری ئەم کۆڕبەندەیان کرد تەمان جۆری جیاواز بوو لە مەساحەیەکی زیاتر لە بڵێن لە هەموو عێراق و حتا تەنانەت خەنی خەڵک لە دەرەوەش هاتوبوون. بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە و هیوادارین کەوا لە ساڵی داهاتوودا تەمان لەمەش باشتر بێت و هیوامان ئەوەیە کەوا ئەمە ببێت بە بناغەیەک بۆ دەستپێکردن بە هەنێک کار بە شێوازێکی چاکتر و ڕێکوپێکتر بە شێوازی کە بازرگانان و وەبەرهێنان بەگشتی ئیسفادەی لێ بکەن. باشە. کاک کاروان، دیارە ئەم کۆڕبەندانە لەگەڵ ئەوەی جۆرە ئاشنایەتیەک لەگەڵ وەبەرهێنەران لە ناوخۆیاندا دروستەکان نزیککردنەوەی ئامادەبووان میوانان گرنگە، بەڵام لەگەڵ ئەوەشدا گرنگەکەی ئەوەیە کە خەرمانی بەرەکەت زیاتر بکە. ئەی لەم کۆڕبەندەیە توانرا پەیامەکان و ڕخنەکان و پێشنیارەکانیش بە شێوازێکی وا بێت شوێنی خۆی بگرێ. ئەکید سەرەتا دەستخۆشی بۆ ڕێخەرانی ئەم کۆڕبەندە کۆڕبەندێکی زۆر باشە. لە پرسیارەکەی بەڕێستانەوە دەست پێ بکەم، ئەم لێک نزیک بوونەوەیەکی باش بە لەم کۆڕبەندانە دێتە ئەنجام، ئەویش بەوەی ئەم کۆڕبەندانە بەشدارانی ئەم کۆڕبەندانە زۆری جاربووەکان و لێک نزیک بوونەوەیەک لەسەر ئاستا باڵاکان جیهەتی حکومی جیهەتی وەبەرهێنەران خۆیان سەرچاوەی ئەم بابەتانەی کە لە وەبەرهێنان ناگرنگن هەمووی بەیەکەوە لە کۆڕبەندێکی وادەی کۆیانەکەیەوە لایەنە پەیوەندیدارەکان بەگشتی لێک نزیک بوونەوە و تێکڵاوی میکسێک دروستەکەی لەم چەند ڕۆژەیە. ئەم کۆڕبەندە بەڕاستی گرنگی خۆی لەگەڵ کۆڕبەندی ساڵی پاریش کە هەر لێرە و لەم شوێنەکرا جیاوازی زۆر باش بەوەی کە ئەم ساڵ تێکەڵیەک لەگەڵ جیهەتی زیاتری عراقی بوونی پێوەدیار بوو کە خۆمان نەزانین ئێستا لە بەدیوە سیاسیەکەشی لێک نزیک بوونەوە و با بڵێن تێکەڵیەکی زیاتر لەسەر ئاستی سیاسیش لەگەڵ عراقا هەیە. بۆیە پێویستە لە ئاستی ئابووری و لە ئاستەکانی تریش ئەمە بەدی بکرێت. خۆشبەختانە هاوکار لەگەڵە کە ئێستا لە سەروبەندی پەسەندکردنی بودجەین و زۆری بودجەکەش هەمووی گرێدراوە بەیەکەوە کە پەیوەستیشە بە عراق. اینجا ئەمانە خۆی لە خۆیدا کۆمەڵێک پەیام و کۆمنتەدا بەدەستەوە کە بەوەی پرسی بودجە کاریگەریە بێت لەسەر وەبەرهێنەران و وەبەرهێنان بەگشتی لە هەرێمە؟ بەڵێ زۆریش نەک هەر کاریگەری بگرە هەر پەیوەستە پێوە. ئێستا کۆمەڵێک پرۆژە کۆمەڵێک بواری وەبەرهێنان ینی چاوەڕێی پەسەندکردنی بودجە ئەکا بۆی بەرنامەڕێژی و پلان و بەرنامەی خۆی بە گوێرەی ئەمە و ئەم سێکتەرانەی کە لە بودجە و ئەوڕقا بە تایبەت بودجەی ئێستا کە شێوازی بودجەکە و زۆری بودجەکە شێوە بودجەیەکە کە لە مێژووی عراقا یەکەم جارە بەم شێوە کە سەوابەتی زۆری تێدا ئەرقامی زۆر گەورەی بۆ یەک جار بۆ 3 ساڵ پەسەند دەکرێت. ئەمە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کۆمەڵێک سەوابەت و بەرنامەڕێژی پێشتر و مەدروستکرا و بە دیراسە و پلانی دوورمەودایە. بۆیە وەبەرهێنەرانیش پێویستیان بەمەیە ئەم بەرچاوڕوونیان هەبێ و لەسەر
ئەرقام و داتای بودجەکە بەرنامەڕێژی خۆیان دابنێن. کاروان ڕەنگە کاریگەری سیاسی و شڵەژانی سیاسیەکان یان ئارامی سیاسیەکان ئێوە زیاتر ئێوە وەبەرهێنەران زیاتر لە هەر کەسێکی لە کۆمەلگای لەم بابەتی تێبگەن بەڵام بڕی وەڵامیان پرسیارەمێ بەڵام بەر لە ئەمێ بگەڕێمە لای دکتۆر سەلام ئێستا ژووری بازرگانی گرنگی بە تەکنۆلۆژیا ئاات یەکێک لە پرۆژەکانیشتان ئەوەیە بە تەکنۆلۆژیاکردنی یاخود تەکنۆلۆژیای زانیاری بەکارێنێ لە ڕایکردنی کارەکان لە ژووری بازرگانی سلێمانی ئەمڕۆ پانێڵەکەیش یەک پانێڵ بکە ئەمڕۆ پێشکەشکرا هەر پێیوەست بوو بە تەکنۆلۆژیا و کاریگەری لەسەر ژینگە. ئەمێ بزانم ئێستا تەکنەلۆژیا لە کۆی پرسی وەبەرهێنان لە کۆی پرسە کارگێڕیەکان پرسە ئیداریەکاندا چ ڕۆڵێک دەبینێن بۆچی ئەم هەنگاوە ئەبیندرێت و گرنگی بە تەکنەلۆژیا ئەدرێ ئەتوانێت شوێنی خۆی بگرێ؟ بەڕاستی بازرگانی لە جیهانە ینی قەبارەت ینی تەخمین دەکرێت بە هەزاران میلیارد دلار کە بە عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی و ئەوی لاقی بێمە بە پارێزگای سلێمانی ناتوانێت خۆی بێ بەشکە لەو بازاڕە گەورە جیهانیە. ینی بەڕاستی لە جیهانی ئەمڕۆدا ئەگەر بازرگان ناتوانێت تەکنۆلۆژیا و بە تایبەتی تەکنۆلۆژیای زانیاری نەخاتە خزمەتی پرۆژەکەی ناتوانێت سەرکەوتوو بێ. یەکێکە لە مەرجە سەرەکیەکانی سەرکەوتوو بوون لە بازرگانیە ئەمڕۆیە گرنگیدانە بە تەکنۆلۆژیای زانیاری. چۆن وەبەرهێنەران و بازرگانان لێ سوودمەند دەبن؟ بۆ نمونە تۆ شتێک هەیە بازرگانی ئۆنلاین. بازرگانی ئۆنلاین ئێستا تۆ ئەمازۆن و ئەلیبابا و ئەوانە سایتن لە هەموو عالەما هەن هەزارەها شێوازی ئەو هینانە هەیە. یعنی ئێستا بۆ نمونە لە زمانی کۆرۆنایە ئەوەنەی خەڵک بە ئۆنلاین شتی کرد لە عالەما بە تەمام قەدەغە بوو هاتووچۆ کەسی هیچ نەیتوانێ بکە. یعنی بەڕاستی عالەم لە دنیا لەوە تێگەیشتووە کە داهاتووی بازرگانی خۆی بەستۆتەوە بە بازرگانی زانیاری تەکنۆلۆژیای زانیاریەوە هەروەها سرعەکردن ینی خەڵک وەکو جاران بەڕاستی مەجای نەماوە شت هەموو معاملەیەک بە سەریعەکرێ پارە پێدان بە سەریعەکرێ تۆ شمەکێکە دەوێت ڕەمبێکم لە هەرێمی کوردستان نەبێت لە ئەمریکا هەیە و پێویستی شتە بە زووترین کات بگاتە دەستێ ئەمە لە ڕێگای تەکنۆلۆژیای زانیاریەوە کرێت. بەڕاستی بوونی تەکنۆلۆژیای زانیاری مەرجی مانەوە و نەمانەوەی بازرگانیە لە هەرێمی کوردستان. بەڵام کوواڵیتی تا چەند ڕەچاوەکرێت لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا وەبەرهێنەرێک بازرگانێک کە بەرهەمێکی دەبێت لە ڕێگەی تەکنۆلۆژیای زانیاریەوە پێویستە کوواڵیتی یەکێک بێت لە مەرجە سەرەکیەکان مەرجە یەکەمەکان کە وەکو تۆپ دابنرێت. زۆر ڕاستە. ئەو دروستکردنی بنایەکی تەحتی بۆ تەکنۆلۆژیای زانیاری لە ماودای بازرگانیا بەڕاستی ئیشێک جهێت نییە ئیشی چەند جهێتێکە بۆ نمونە حکوومەت و دام دەستگای حکوومەت ژووری بازرگانی و بازرگانان کۆمپانیاکان زانکۆکان ئەمانە هەموو بەڕاستی بە کۆکیتەوە کە خۆشببختانە ئەمڕۆ ئەو پانەڵی کە هەمان بوو ئەمڕۆ لەسەرەوە بابەتە بوو ینی سەرۆکی زانکۆی ئەمریکی بە شخصی خۆی ئامادە بوو لەبەر گرنگی ئەو مۆزوعە هەروەها ئەمە وەکو ژووری بازرگانی و هەروەها کەرتی تایبەتیش ینی هەموو لەسەر ئەوە کۆین کەوا ئەبێت بە زووترین کات لە ڕووی یاسایی و ڕێنمایەکانەوە لە ڕووی ڕێخستنەوەی کارەکان گرنگێکی تایبەت بێت بە بازرگانی ئۆنلاین و بازرگانی ئەلکترۆنی. لە ژووری بازرگانی بەش بە حاڵی خۆمان لە 2015 سیستەمەکەمان کردو بە سیستەمی یەک پەنجەرە و یەکەم ژووری لە هەموو عێراقەکەەوەمان کردبێ بۆ خۆشببختانە ساڵی پێشوو اعترافمان پێکرا کە چاکترین ژووری لە عێراقە و ئێستا ئەم ساڵ ئەوە ساڵ و نیوەک زیاترە خەریکی ئەو دلیلێکی تیجاری ئەلکترۆنی مۆدرنین ئەپێکە کەدا بەزڕێ سەر تەلەفۆنێک کامە بەڕاستی لەو باوەڕیان بتوانێت بە شێوەیەکی بەرچاو جموجۆڵی بازرگانی لە پارێزگای سلێمانیە خێراترکە. تەمان ئەم ئەپەل لە خزمەتی بازرگانایە لە خزمەتی خەڵکایە و هەروان لە خزمەتی هەموو سنتەرەکانی ریسێرچ و بەحث و لێکۆڵینەوە. زۆر باشە کاک کاروان. تەکنەلۆژیا و دکتۆر سەلام باسی لێ و کرد حەزەکەم لە قسەی دکتۆر سەلامەوە پرسیارێک ئاڕاستی جەنابە بکەم لە سەرانسەری جیهاندا زۆر گرنگی دەدرێت بە پرۆژەکانی نیشتەجێبوون بە تایبەتی ئەگەر پرۆژەیەکی نیشتەجێبوون هایکواڵەتی بێت لە ڕۆ تەکنەلۆژیاکەیشەوە بە هەمان شێوە ڕەچاوەکرێت کۆمەڵی خزمەتگوزاری تەکنەلۆژی تیا بەکارهێنرێ و بەرهێنەرانی هەرێمی کوردستان پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە تا چەند ئەمەیان بە هەند وەرگرتووە لە پرۆژەکانە. زۆر گرنگ بوو. یەک لە پانێڵەکانی ئەمڕۆی کۆڕبەندەکەش بە تەواوی بۆ ئەم بابەتە تەرخان کرابوو. ئەوە نیشانەی ئەوەیە کە گرنگی ئەم بوارە ئەبێ بەڕاستی هەمومان بیزانین هەمومان درچی پێبێن لە سەئاستی دنیا ڕاستی و پرۆژە و بە بازارکردن و مارکێتینگی دنیا ئێستا تقریبەن ئەم لایەنە گرنگترینیانە و بەرەو ئەوەشە تێ کە بەڕاستی لایەنەکانی تر ینی ئەم
بواری تەکنەلۆژیا جێگەی هەموو لایەنەکانی ترەگرێتەوە بۆیە ناگرێت فەرامۆشیکەی ناگرێت دوچی پێ نەکەی ئەبێ خۆمان بگونجێنین لەنێو ئەو منافسی کە دەوترێت یاخۆت هەوڵ دەدرێت دروستکرێت لە نێوان وەبەرهێنەران و پرۆژەکانی نیشتەجێبوونە ئەمە کراوە بە یەکێک لە خاڵەکان خەریکە خۆشبەختانە خەڵک تێگەیشتنی بۆ هەیە وەکو وەبەرهێنەران ئێمەش دکمان بەوە کردووە کە بازاڕی ئێستا و دەوەکە ئەوەیە کە پێویستە ئێمەش خۆمان بە گوێرەی زروپەکانە بگونجێنین بەواری تەکنەلۆژیایەک لە بوارە هەرە گرنگەکانە ئێمە لە دەرەنجامی ئەوەی کە ئەیبینین زانکۆکان ئەم بەشانەی کە لە بواری تەکنەلۆژیا ینی زۆرترین و گرنگترین و هەتا ڕەغبەتی فێرخوازان لەم بوارانە زۆر گرنگ بووە ینی بە بەشێکی ڕئیسی لە هەر موئەسسەسەیەک ئێستا بووە بە زەروریاتێکی گەورە بەڵێ پێویستە و کوردوشمانە و بەرەو زیاتریشە باشە بەر لەوەی ئەم پرسیارت لێ بکەم بەڕێ بچمە لای دکتۆر سەلام باسی هەلومەرجە سیاسیەکەمان کرد بە پرسە داراییەکانمان کرد ئێوە وەبەرهێنەران ڕەنگە زۆرترین کەس بن کە لە معاناتەکە تێبگەن لەگەڵ ڕەوشە سیاسی و ئابووری و داراییەکە کە بەیەک پاکێج سیر دەکرێت بە تایبەتی لە دوای قەیرانی داراییەوە کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەڵام بارودۆخی پارێزگای سلێمانی هەڵەبجە جۆرێکی دیکە بوو لە دوای قەیرانی داراییش ئەمە کاریگەریەکانی چی بوو لەسەر وەبەرهێنەران لە شاری سلێمانی ئێستا وەزعەکە چۆنە؟ ئێمە وەبەرهێنەران لە دیوە ئابووریەکە ناکرێت دیوە سیاسیەکەی نەبینێت بە تایبەت ئێمەی شەرقی لە شەرقیشە بە وتر برێم لە عێراقا بەڕاستی هەموو هەلومەرجێکی سیاسی ڕنگدانەوەی لەسەر هەموو بوارەکانێ بە تایبەت بواری ئابووری لە نێو بواری ئابووریشە بواری وەبەرهێنا تا نەزانم وەبەرهێنا پێویستی بە فەزایەکی ئارام و ئەوەیە کە بەڕاستی تێدا گەشە بکە اینجا بۆ ئەوە هەموو ڕنگدانەوەیەکی سیاسی لە هەموو ئەم بوارانە ڕنگدانەوەی بێت توانم بڵێم دوو دیوی یەک دراون بواری وابووری لەگەڵ سیاسیە یعنی ناکرێت لێکی جیاکەینەوە ڕنگدانەوەی سیاسی لەسەر هەموو بوارەکانە هەیە بە تایبەت بواری اقتصادی ئێمە بۆیە پێویستە بە تایبەتتر کە لە هەرێمی کوردستانە و لە ناویشیانە کە شاری سلێمانی خۆشەویست و هەڵەبجەش کە ئێستا بەرەو پارێزگا ئەبێ کۆمەڵێک ژێرخانی بۆ دروست بکرێت کۆمەڵێک هەلومەرجی لەبارتر و تایبەتمەندی پێ بدرێ وەکو ئەوەی کە بوون بە پارێزگارە بوونیشی لەسەر ئەم بنەمایە بووە ئەبێ ڕەچاوی هەموو ئەو تایبەتمەندیانەی بۆ بکرێت لە نێویشانە سلێمانی بەڕاستی شارێکە فراوانە لە هەموو بارەکانی وەبەرهێنان ئێمە ئەتوانین خۆمانی تیا بینینەوە بەرهێنانی گەورەی تیابرێ هەم هەلومەرجەکەی تۆپۆگرافیەکەی شێوە پێویستیەکەی و فراوانی لە ڕووی ژمارەی دانیشتوان لە ڕووی ڕووبەر لە هەموو ڕوەکان ینی شارێکی حەیوی و زیندی بووە بە تاریخیەوە لەسەر ئاستی عێراقیشا لە کۆمەڵێک بوارە ئەوە نیشانەی ئەوەیە کە بە یەکەمی ئەیبینینەوە هیوادارین بەرەو باشتر و زیاتری. دکتۆر ژووری بازرگانی سلێمانی بە بەردەوامی لە ئاکتیڤیتی و لە چالاکیکی باشدا لەم کۆڕبەندەی کە ساس کرا ژووری بازرگانی توانی چ ئیزافەیەک بات چ شتێکی زیاد بات بە کۆڕبەندەکە و وجودی ژووری بازرگانی سلێمانی بۆ وەبەرهێنەران بۆ بازرگانان بۆ ئامادەبوون و میوانەکان چی بوو؟ بڵێ بەڕاستی ئەوەی گرنگ بوو لامان ئەو بۆ ئەم دەرفەتە بقۆزینەوە بۆی فۆکسکەینە سەر بواری تەکنۆلۆژیا و زانیاری وطبعا کواڵیتی و کەسانی کە ئامادە بوون نیشاندەری ئەوەن کەوا گرنگی ئەو پرۆژەیە بۆ ژوور و بۆ ئابووری سلێمانی چەند مهمە تەمان لە ماوەی ساعات نوێیەکە ناتوانانی بەڕاستی زۆر شت بکەیت بەڵام ئەمە هەلێکی باش بوو بۆ ئەوی کەوا بە خەڵکەکە بڵێن ژووری بازرگانی لە چ قۆناغێکە و گرنگی بە چی ئەیە و دەرگاتمان تەبان واڵایە لەسەرەوەی هەچ کەسێک پێشنیاریی هەبێ فکرێکی هەبێت تەقدیمی ژووری بازرگانی بکات چکە ژووری بازرگانی هی خەڵکە بەڕاستی هی کەرتی تایبەتە معیشەتی خەڵکە سەر کەرتی تایبەتە بە شێوەیەکی زۆر لەم قۆناغی وڵاتە لەبەرەوە بەڕاستی بێمە کراوە بین بۆ هەموو ئەفکارێکی تازە بۆ هەموو بیرۆکەیەک کەوا خزمەتی ئابووری و وەبەرهێنان و بازرگانی کە لە پارێزگاکەیە طبعا ئەو مداخلاتانی کە کراوە ئەو قسانی کە کراوە بەنسبەت ئێمەوانەی ڕێنیشاندنێکمانە بۆ هەنگاوی داهاتومان و طبعا ئێمە ئەمە یەکەم خطبەی کەینین بەرەو ئاسۆی دروستکردنی ئی چەمبەر چکە بەڕاستی لە عالەمی ئەمڕۆیە هەموو عالەم پێشکەوتووە هەموو خەڵک سەفەرەکە ئەزانێ وڵاتانی دەوروبەرمان وڵاتانی دوورتر زیاتریش لە هەموو ڕۆیکۆ پێشکەوتنیان بەخوانەوە بینیوە ئێمە لەم وڵاتە
لە ساڵ 75 دانیشتوانی وڵاتە عمران لە 25 ساڵ کەمترە کەواتە گەنجن و توانیان زۆرە و هەمووی شەهادەی هەیە هەمووی بەدوای دەرفەتی کاراگەڕێ و بەرهێنەرانیش بەرهێنەرانە توان بڵێم لە شەرقی ئەوسەدا یعنی بە شانازیەوان توانی بڵێن ئەمە گەنجێکمان هەیە لەم وڵاتەیە کە سامانێکی دەوڵەمەنی ئەم وڵاتن زۆر لە نەوت گرنگترە یعنی زۆر وڵاتان هەیە دەناڵنی بوویکەوە دەستی کاری گەنجی نییە ئێمە دەستێکی گەنجی فرێشمان هەیە کە مۆتیڤێشنێکی زۆر بەقوتیان هەیە ئەبێ ئەخر ئێمە باس لەوە ئەکەین کەوا بێت تەکنۆلۆژیا و زانیاری بەکاربێنی بۆ ئەوەی کەم هەلی کار بۆم خەڵکانە بدۆزیتەوانی یعنی ئەمانە هەر گەنجێکیان وڵاتە کە ساحبی بیرۆکەیەکە کە تااقەتی ئەوەی هەیە بازرگانیکە بزنسکە خۆی لە خۆیان پرۆژەیەکە پرۆژەیەکە و بەشێکە لە کەرتی تایبەتی بەڕاستی ما بێت زۆرێکیمان بەگەنجبن یەکێک لەو شتانەی کە شانازی پێوەکەین و خۆشببختانە خەڵکی مەلاحەزەی ئەوشیان کرد ژمارە و گەنجانە بوو کە لەسەر ستێجەکە دانیشتو بوون زۆربێ زۆریان گەنج بوون و طبعا ئەمە زۆر خۆشحاڵە بین چکە بەڕاستی داهاتووی ئەم وڵاتە لە دەستی گەنجانایە و واجبی ئێمە ئەوەیە کە ڕێگەیان بۆ خۆشکەین کە بە شێوازێکی ڕێکوپێکانە بتوانن مەسئولیاتی خۆیان بە مەسئولیاتی خۆیان هەڵسن ئەو خەونانەی هەیەە چێ لە مەجای ئابووریا بێ چێ لە مەجای هاوڵاتی بوونا بێ لە وڵاتەکەی خۆیان بەدی بێنێ کاکاروان ینی زۆربەی جارۆک لە یاکرێت ئەگەر وە بەرهێنێک لە پارێزگای سلێمانی بێت داهاتەکەی سامانەکەی و بەرهێنانەکەی تەنها لە شاری سلێمانیا بەگەڕەخاتەوە لە یەکەم ڕۆژی کۆڕبندەکەی لەگەڵ بەڕێز ڕەمەک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ بەرنامەمان کرد داوای لەوە بەرهێنەرانە کرد کە بێن لە پارێزگای یاخود لە قەزای چەمچەماڵ ئەم وەبەرهێنانە بکەن ئەوان کار ئاسانیان بۆ دەکەن بۆچی زیاتر وەبەرهێنانەکان لە سنتەری شاری سلێمانی یاخود بنمونە لە شاری هەولێریش بە هەمان شێوە چڕ دەکرێتەوە بۆچی پل ناهاوێژێ بۆ قزا و ناحیەکان ئەمە بە دەرەجەیەک ڕەبتی هەیە بە سیاسەتی حکوومەتەوە حکوومەت ئەبێ زیاتر هاندەر بێ بۆ ئەم قەزا و ناحیانە وەبەرهێنەران ڕاچێت بەوەی کە تەسیلات و ئیمتیازاتی زیاتر و کار ئاسانی زیاتریان بۆ واتە کێشەکەوەی کار ئاسانیان بۆ ناکرێت هەیە بەڵام وەکو پێویست نیە پێویستە بەڕاستی من وەبەرهێنەرێکم کە لە سلێمانی کارەکەم لەگەڵ ئەوەی کە بچم بۆ ئەم قەزا و ناحیانە ئەبێ جیاوازیم پێ بدێ ناڵم ڕاستەکانم بۆ هینکەنیان دەستکاری بکەنیان بەڵام هەندێک ڕێمایی هەندێک تەسیلاتی هەندێک کار ئاسانیە بە حکمی ئەوەی ئەمانە بەڕاستی وەبەرهێنان خۆتان نزانن بە دوای قازان داگەڕێت بە دوای فەزایەکی ئارامترە هەتا لە دیوە ئەمنیەکە لەوانەیە هەندێک شوێن هەبێ بەڕاستی کە دووکەوتیەوە لە شاری گەورە وەکو لایانی ئەمنی وانە زۆر بۆ بەرهێنەرەکە گونجاونەوەیان ئارام نەبێ ئەویان نقطەیەکی زۆر گرنگە ئەبێ ئاستی ئەوەی کە زمانی کەی لە هەموو ڕووەکانەوە اینجا وەبەرهێنەرەکە دەست کار ئاسانی بۆ بکرێت اینجا دەستی کاری ناوخۆکە کاکتۆریش ئاماژەی پێدا لایەنێکی زۆر گرنگە لەوانەیە لە شارە گەورەکان زیاتر فراهم بێ و ئەوە لەوان کەمتر جگە لەوەش ئێمە لایەنێکی زۆر گرنگە کە ئەبێ دەستی کاری ناوخۆ خۆشبەختانە ئێستا ئێمە هەر وەبەرهێنان ناکەین لە وەبێ وەبەرهێنان بکەین لە بەڕاستی لایەنی مواردی بەشەریش کە زۆر لایەنێکی گرنگە نەوعیەتی ئەو کەوادری زۆر باشمانێت چەندین پڕ و کچی گەنجی ئەم شارە کە بڕوانامەی زۆر باشیان هەیە توانە و کەفاایی زۆر باشیان پێە پێویستە ئێمە ئیسماریان کەین لەناو خۆمانە بەکاریان بێنین کە خۆشبەختانە ئێمە وەکو خۆمان باسکەین گروپی کۆمپانیەکانی دایک خودی خۆم زۆر لەو بوارەیە متابعین زۆر گرنگی پێ ئەدەین ئەتوانن تاکیدیشکەنەوە لە هەموو پرۆژەکانمان دەستی کاری ناوخۆ ڕنگدانەوەی زۆر گەورەی هەیە و جێ دەستیشیان دیار بۆ بەسپاسەوە من ئەتوانم بڵێن بەڕاستی ئەو پرۆژە گەورانەی کە ئێستا ئەنجاممانداوە ئەوانەی کە ئێستاش لە جێبەجێکردان سەروی سەتانەوەتمان دەستی کاری ناوخۆی و خۆشبەختانە جێدەستی زۆر باشیان بەدیێنە کاکاروان ئەمە وەکو دواپرسیار بۆ جەنابەت دواتریش دواپرسیار ئاراستەی دکتۆرەکەم دەمەوێت بزانم کە بۆچی سەرمایەداران لە هەرێمی کوردستانە ئێستا بە تایبەتی لەم چەند ساڵی دوایە زیاتر گرنگی بە پرۆژەی نیشتەجێبوونەدەن بۆچی لە بوارێکی لە کەرتی بۆ نمونە گەشت و گوزاریش گرنگە یەکێکە لە کەرتە زۆر تایبەتە گرنگەکان کە ئێستا پێویستی بە بوژانەوەیە بۆچی سەرمایەداران نایەنەوێت لەم لایەنیشەوە وەبەرهێنان بکەن وەبەرهێنەران بەگشتی بەسمەوە بە پلانی دوورمەودا و کورتمەودا ئەوەی کە ئەم بوارانەی تر بەدەر لە نیشتەجێبوون ئەتوانێت بۆ دوورمەودا
ئیساباتی خۆتی لەسەر بکەی وەکو وەبەرهێنان ئەوەی ئێمە دراسەیەکەی لە دوورمەوتە بەڕاستی وەبەرهێنان وەکو ئاماژەم پێدا لە سەرەتاش ئەبێ کەسێکی ئارام و ئەمان و زمانی هەبێ ئەمانە تا حدێک بەداخەوە بەدی ناکرێت بۆیە بە سەراحەت بین ڕازگۆ بم لەگەڵ بەڕێستانە و بۆ بینەرانیش ڕوون بێتەوەی وەبەرهێن ئێستا بەدوایە گەڕێ قازانجێکی سەریع و خێرا و تۆزێک بێسیقەی بێمتمانیەک هەیە لە دوورمەودایە ناتوانێت وەکو ئەو پێویست لەگەڵ یا بەردەوام بێ و ئەگەرنا فعلەن ئەوەی بەڕێستەڵی لە بوارەکانی تر زۆر گرنگە لە بواری شتوکال بواری سناعی کە زۆر هەزای کوردستان لە هەموو بوارەکانە بەڕاستی ئەبێتە ژێرخانێک بواری نیشتە جێبوون لەگە ڕێزمان کە خۆشم لەو بوارە کارەکەم بەڵام بە وەبەرهێنانێکی زۆر ئەوەی ناز کە ژێرخانێکی گەورە بەڵێ ئەبێ ئەوەشی تیماوی پێ بدەێ گرنگی پێ بدرێ و ببێ بە دەرهاویشتەی ئەم بوارەکانی ترکە لە وەبەرهێنانی تیانەکەی ئەم بوارە سەرکەوتو نابێت ئەبێت تەواوکەری یەک بن اینجا لەگەڵ ئەمەشە ئەوەی کە لە نیشتە جێبوونیشە پێویستی بە هەندێک چاکسازی و باسکردنەوەی کۆمەڵێکی هەم لە ڕێنمایی و جێبەجێکردنا هەم لە شێوەی فرۆش و بەشداربووەکانیش کە تا ئێستا هەندێک کۆرت و بەند و ئەوە هەیە بەڕاستی ئەم شێوە زۆر فرۆشی و پڕفرۆشی کە ئێستا هەمووی بەیەکەوە ئەمەش دیسان ئەبێ بە دیراسە بێ ئەبێ بە پلان بێ هەمووی بەیەکەوە یان چەند ساڵێک هیچ پرۆژەیەک نییە یان لە 2 ساڵە کۆمەڵێک پرۆژە و هەزارەهانیە کە بە سەریەکەوە ئیتر زۆرجارلانی خەڵک سەری لێ بژێرەکانیان هەڵبژێرن ئیتر ینی وای لێ دێ بەڕاستی غەم سەر لێ شێواویە هەنە لە ئاستی خەڵک لە ئاستی ئێمەی وەبەرهێنەرانی بگرە لایانی حکومیش خۆشیان ئێستا مندا فەرمانگەی وەبەرهێنان بە سوپاسەوە کە تایبەتمەندن بەو بوارە ینی فریای ئەو هەموو پرۆژێ و بەیەکەوە ئۆڤەرلۆد بوون ینی قورسە ینی هەر بواری وەبەرهێنانی نیشتە جێبوونەکەش بە دەرەجێک دەتوێت هەتا وای لێ هاتیە ئەم شێوە کۆبند و کاڵەی وەبەرهێنان زیاتر دیوە نیشتە جێبووەکەی وەرەگەکە ئەڵە ئەسڵدا نیشتە جێبوون زۆر ڕەبتێکی وای بە وەبەرهێنانیشەوە. دکتۆر تەکنۆلۆژیا کە ئێوە ئێستا تیشکی دەخەنە سەر ڕەنگە هەر ئەو شێوە ساناییە نەبێت کە لە پشتی تابلێتێکەوە هاوڵاتیان بتوانن زانیاریەکان یا وەبەرهێنەران کەسانی نوخبا جیاواز بیانەوەی لیست و دەمەند بن ڕەنگە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیەکان لەسەر ئاستا ئیداریەکەش بە هەمان شێوە بە دیاریکراوی ئەمەوێ بزانم ژووری بازرگانی سلێمانی کۆنتاکتی لەگەڵ ناوەندا چییە بۆ گرنگیدانی زیاتر بە تەکنۆلۆژیا لەم بوارەیە ئەوان شکار ئاسانیەک بۆ ژووری بازرگانی سلێمانیەکەن. بەڵێ ژووری بازرگانی سلێمانی تەوان فەرمانگەیەکی نیمچە حکومیە کەواتە هەم ئەهلیە هەم حکومیە بەو شێوازە کەواتە ڕەبتی هەیە تەبان لەگەڵ دەمودەستگاکانی تری حکوومەت و وەکو بە بەڕێستم فەرموو زۆر شتمانەیەمە دەمێکە کراوە بە ئەلکترۆنی و زۆر شتیش هەیە ئێستا لە دایرەکانی کە وەکو لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی مەسەلەن بۆ تۆمارکردنی کۆمپانیەکان هەنگاوێکی باشان هانیەوە خصوصیان قۆناغی بە ئەلکترۆنیکردن و معاملەکان تەبان کۆنتاکتەیە لەگەڵ ناوەندا بۆ ئەمانە لەگەڵ ناوەندە قەزە حکوومەتی حکوومەتی عێراق حکوومەتی عێراق ئێمە وەکو ژووری بازرگانی بەشێکین لە یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق کە لە ساڵی 1926 دروست بووە و تەبان ئەمە معنای ئەوەیە لە ڕووی یەکێتی ژوورە بازرگانیەکان ئەمە کراوین بەسەر هەموو وڵاتانی جیهان تەبان و خۆشمان علاقاتی دوولانیمان هەیە لەگەڵ زۆربەی زۆری وڵاتان بۆ نمونە ئێمە مزەکەری تەفاومان هەیە لەگەڵ یەکێتی ژوورە بازرگانیەکانی ئەمریکا و هەروەها تورکیا و ئێران و چەندە 20 وڵاتی ترە یعنی ئەمە وای کردوکەوە ئێمە بە بەردەوامی لە ڕێی ڕێکخراوەکانی هاوشێوە بێ یا هەر ڕێکخرا و کۆمەڵێکی ترەوە بێ پەیوەندێکی تونندوتۆ بین هەر دوێن و پێرێ لە هەمان ڕۆژە میوانمان هەبوو ئەمریکی و میوانمان هەبوون ئێرانی یعنی ژووری بازرگانی دەرگای کراوەیە بۆ هەموو وەفدەکانی کە لە دەروی وڵاتیان بۆ تەشجیعکردن و بۆ پێشخستنی بازرگانی لە پارێزگای سلێمانی. دیارە ژووری بازرگانی سلێمانی لە ساڵی پار لەگەڵ ئەم ساڵدایەکێ بوون لەوانی کە زۆر چالاک بوون بە بەردەوامی لە وڵاتانی دەرەوە لە ئەمریکا ئاکتیڤیتیەکە و چالاکیەکانیان بڵاو دەکرایەوە دوکتۆر دانرابوو بە چاکترین ژووری بازرگانی لە عێراقەوە شتێک ئێمە بەڕاستی شانازی پێواکەین لە هەمان کاتیشا ئێمە لە قسوورەکانی خۆمان زۆر چاکەکەمان لێ ئەوواکەین بە هەندێرێ بۆی کە مکۆڕەکانمان پڕکەینەوە. من زۆر سپاسی ئامادەبوونی هەردووکتان کەم سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان دکتۆر سەلامەت وڵا بەڕێوەبەری گشتی ژووری بازرگانی سلێمانی ماندوونێبی بەڕێز کاروان کەریم خان کە بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی دایک گروپ وەبەرهێنەر ماندوونێ زۆر سپاس دووبارە بۆ ئامادە